هەر سەبارەت بەم مادە دەستوریانە کە لەلایەن حکوومەتەوە دانراوە لە دەستوردا، بەڵام دەسەڵاتێک لە دوایەکەکانی عراق پابەندی دەستور نابن. یەکێک لەو بابەتە گرنگانە مادەی نۆی دەستوری عراقە کە ڕێگە نادات هیچ گروپێک و هیچ گروپێکی میلیشیایی و گروپێکی چەکدار لە دەرەوەی یاسادا و لە چوارچێوەی حکوومەت بەدەرەوە دابمەزرێت، کە ئێستا بینین عراق پڕ بووە لە گروپ و میلیشیای چەکدار و کۆیان بابەتانە بەگشتی مەترسی ئەم گروپانە قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز جەبار یاوەر، پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی لە سلێمانیەوە لەگەڵمە. بەڕێز جەبار سپاس کە لەگەڵ کوردستان 24 لە مادەی نۆی دەستوری عراقدا بەتایبەتی باس لەوە دەکات کە ڕێگە بە میلیشیای چەکدار نادرێت لە دەرەوەی هێزە چەکدارەکانی عراق دروست بکرێت. بۆچی عراق ئێستا پڕە لە گروپ و میلیشیای چەکدار کە بەسەر جومگە سەرەکیەکانی دەسەڵاتیشدا زاڵم؟ بەڵێ سڵاو لەوەی بەڕێز سڵاو لە گشت بینەران و هەموو هێزەکانی پاراستنی هەرێمی کوردستان. دیارە لە راپۆرتەکەی بەڕێستان بە دوور درێژی و بەڕوونی باس لە ئەو گروپە چەکدارانەکە کرد کە دابەشی کرد بەسەر دوو قۆناغا، قۆناغی پێش 2003 و قۆناغی دوای 2003. دیارە هۆکاری دامەزراندنی ئەو گروپانە قۆناغی پێش 2003 پەیوەستە بەو بەرەنگاربوونەوەی بڵێن حکوومەتی دیکتاتۆری سەدامی ئەو کاتە بوو، یعنی کۆمەڵێکی لایەنی ئۆپۆزیسیۆنی عێراقی هەبوون، لەوانە لایەن ئۆپۆزیسیۆن ئیسلامیەکان بوون کە هێزی چەکداریان نەبوو و زیاترین ئەوانەی کە هێزی چەکداریان بوو زیاتر بڵێن لەشکری بەدر بووە ئەو کاتەی کە وەکو باقی هێزە لایەنە سیاسیەکانی تر لە دەرەوە کە بەرەنگاری حکوومەتی تۆری سەدام حوسێن بوون، ئەوان هێزی چەکداریان هەبوو. دیارە دوای 2003 کە وەکو بەڕێستان باستان کرد بە بڕیارێکی برێمەر هەرچی هێزی چەکداری عێراق و دام و دەستگای ئەمنی عێراق هەڵوەشێنرایەوە و دوای ئەوە وردە دوای دەنگدان بە دەستور و دامەزراندنی بڵێن حکوومەتەکانی یەک لە دوایەکی حکوومەتی فیدراڵی عێراقی تر وردە دەستکرا بە دامەزراندنی دام و دەستگا سەربازی و ئەمنیەکانی عێراقدا. وەکو بەڕێستانیش ئاماژەتان پێدا، طبعاً ئەو کاتەکە دەنگدرا لەسەر دەستور بە پێی مادەی نۆ، طبعاً مادەی نۆ لە دوو بڕگەی سەرەکی، یعنی لە دوو خاڵی سەرەکی پێک دێ کە یەکەم و دووەمە لە مادەی نۆ. مادەی نۆی دستور دوو خاڵی تایە زۆر گرنگە بە نسبەت هێزە چەکدارەکانی عێراقەوە، نەوەکو بەس بڵێن ئەو مادەیە کە بای لە مادەی یەکەمە، یعنی بڵێن لە خاڵی یەکەمی مادەی نۆیە کە ئاماژە بۆوادا کە نابێ هیچ گروپێکی چەکدار لە دەرەوەی هێزە چەکدارەکانی عێراق بە شێوەیەکی نایاسایی دامەزرێن، کە وەکو بەڕێستانش ئاماژەتان پێدا لە راپۆرتەکەدا کە ئەوە پێشێل کراوە و ئێستا گروپی چەکداری زۆر هەیە کە پەیوەستە بە لایەنە سیاسیەکانەوە لە عێراق و بە پێی یاسادا نەمەزراوە یان ئەو کاتە بڵێن لەژێر فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقدا نییە. بە هەمان شێواز بۆ زانینی بەڕێستان لە مادەی نۆی یەکەم ئەلفیش بە هەمان شێواز، ینی ئەلف و بای هەیە، ئەو دوو بڕگەی هەردووکی پێشێل کراوە نەوەکو بڕگەی با. طبعاً بڕگەی با بیانویان بۆ دروستبوونی ئەو گروپە چەکدارانەی لە عێراقدا هەیە ئەوە بۆ شەڕی داعش بووە ئەو کاتە کە فتوایەک لەلایەن مەرجەعی دینی باڵای شیعی عێراق دەرچوو کە بەڕێز سیستانی بوو ئەو کاتە هەڕەشەی داعش گەیشتە نزیک بەغدا و زۆربەی هێزە چەکدارەکانی عێراق بە تایبەتی ئەو فەرقانەی کە لە ناوچەکانی مووسڵ و سەلاح الدین و کەرکووک و ڕوومادی و تەنانەت دیالە ئەو ناوچانە هەمویان بڵێن ئەو فەرقە سەربازیانە هەموو داڕوخان یان زۆربەیان تەسلیم بە داعش بوون بە چەک و تەقەمەنی و بڵێن هێزەکانیانەوە. فتوایەکی دەرچوو بۆ ئەوەی خەڵک بتوانێت پشتیوانی هێزە چەکدارەکان بکە. طبعاً ئەوە بۆ بیانوویەک بۆ زۆربەی
لایەنە سیاسیەکان بە تایبەتی شیعە بۆ دامەزراندنی گروپی چەکدار بەسەر باشە بەڕێز جەبار ئاماژە بە سەردەمی شەڕی داعشتا کرد ئەو کاتە جەنابەت ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە بووی بەڵام بینیمان کە و گروپانەی کە دامەزران هیچ نەیانتوانی کاریگەریەکیان لەسەر گۆڕینی هاوسەنگی هێز لەو ناوچانەیە بەرەنگاربوونەوەی داعش پێت بینیمان کە پێشمەرگە چوو لەسەر تانکە بەجێماوەکانی سپای عێراق و هەژدی شعبی شەڕی گرتنەوەی ئەو ناوچانەیە کرد کەواتە بوونی ئەم هێزانە ئێستا چه پێویستێکی هەیە؟ وەکو باسم کرد یعنی بۆ ئەوەی کە بەڕوونی بۆتان یان ئەڵێم ئەو کاتە هەڕەشەیەکی گەورە لەسەر بەغا بوو چونکە داعش زۆر بە خێرایی لە ماوەی چەند ڕۆژێکدا توانی ناوچەکانی مووسڵ و سەلاح الدین و بەشێکی کەرکووک و بەشێکی ناوچەکانی دیالا و بگاتە ناوچەکانی ڕۆژ ئاوای بەغا و بۆ هەڕەشەیەک لەسەر سیستەمی حکومڕانی عێراقی ئەو کاتە کە ئەو فتوایە دەرچوو. طبعا دواییش بۆ ئەوەیە کە بخرێتە قاڵبێکی یاسایی وەکو باس کرا لە ساڵی 2016 بە پەلەپەل یاسایەک بڵێن دەرکرا لە پەرلەمانی عێراق ئەو کاتە کە یاساکە هەمووی سێ مادەیە بەس بۆ ئەوەیە کە پەسەندی بکەن ئەم هێزانە هێزی شەرعین و ئەو کاتە هەیەیەکی حەشدی شعبی دروست کرا و سەرۆکێک بۆ هەیەکە دانرا کە فالح فەیاض بوو و بەحساب هەموو هێزەکان خرایەنە ژێر چێفی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق بۆ ئەوەیە شێوازێکی یاساییەت بدەن بۆ هێزانە بەڵام کۆمەڵێکی زۆر لەو گروپانە پەیوەست نەبوون بە فەرماندەیی هێزە چەکدارەکانی عێراق و بۆ سەرئێشەیەکی زۆر گەورە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانی بە تایبەتی کە زۆر جار هەیە هەرێمی کوردستانیان دەکردە ئامانج بە تایبەتی فڕۆکەخانەکان نەوتیەکان لەو دوایەدا و لە عێراقیشدا بە هەمان شێواز لە ناوەڕاست و خواروی عێراق هەم بنکەکانی هاوپەیمانان هەم سەفارەتی ئەمریکی هەم زۆر جار هەیە بنکەکانی هاوپەیمانان لە سووریا و تەنانەت بوونە بەشێک لەو شەڕەی کە دوایی لە نێوانی ئیسرائیل و غەزە بوو کە هەندێک ناوچەیان لە باکووری ئیسرائیل لەکردە ئامانج و ئەوەش بۆ هۆکارێک بۆی ئەمریکا لە بنکە و بارەگاکانیان بدا ناوچەکانی جرفسەخەر و ناوچەکانی کەربەلا و ناوچەکانی بەغا و مەجموعەیەکی فەرماندەکانی کوژرا و ئێستش بە پێ بڕیارێکی ئەمریکا کە نزیکەی 5 گروپیان خراونەتە لستی تیرۆرەوە کە ئەوانەی نەچوونە ژێر فەرماندەیی هێزە چەکدارەکانی عێراق و بۆ زانینیش ئێستش بە هەمان شێواز یاسایەک ئامادە کراوە بە حساب بدرێتە پەرلەمان بۆ پەسەندکردن کە نزیکەی 16 مادەیە بە پێ ئەگەر ئەو یاسایە پەسەند بکرێ حەشدی شعبیە بێتە وەزارەتێک بەقەدەر توانای وەزارەتی بەرگری عێراقدایە چونکە بۆ بنسبەت هێز و چەک و دەقەمەنی و توانای سەربازی ئەو هێزانەیە. باشە بەڕێز جەبار دیارە کە هەر بەپێی خاڵی ئەلف لە مادەی نۆ ئاماژە بۆ دەکات کەم هێزە چەکدارانە کە نابێ پێک بهێنرەوە هێزە چەکدارانش کە لە چوارچەوەی هێزە چەکدارەکانی عێراقدا هەن نابێت بەشداری لە پرسە سیاسیەکاندا بکەن یا دەستێوەردان بکەن ئێستا بینین ئەو گروپانە کە لە دەرەوە یاساش پێکهاتوون کاندیدن بۆ هەڵبژاردننی پەرلەمان یا لە چوارچەوەی سیستمی حکومڕانی عێراقدا کار دەکەن ئەمە چۆن بەپێی دەستور ئەبێ مامەڵەی لەگەڵدا بکرێت؟ بەڵێ طبعا ئەگەر ئێمە بینە سەر دەستور بە حەقیقەت مادەی زۆر تایە لە دەستوردا یان جێبەجێ نەکراوە یان کە بە شێوازێک جێبەجێ کراوە لە بەرژەوەندی لایەنە سیاسەکان ئەوانەی کە لە حکومڕانی بووندا جێبەجێ کراوە. من وەکو باسم کرد لە مادەی نۆ وەکو وتم بڵێن یەکەمیان چونکە مادەی نۆ یەکەم لە نزیکەی لە ئەلفۆ تا هایی تایە کۆمەڵێکی بڕگەی تایە. طبعا ئەلفیش بەقەدەر با گرنگە با چۆن ڕێگای نەداوە هێزی سەربازی یان میلیشا لە دەرەوەی هێزە سەربازەکان دامەزرێ بە هەمان شێواز لە ئەلفیش باس لە پێکاتەی سوپای عێراق و هێزە ئەمنیەکان دەکات. طبعا لە مادەی ئەلف لە یەکەم لە مادەی نۆ یعنی لە بڕگەی ئەلف مادەی نۆی یەکەم باس لەوە دەکاڵێ پێکهاتەی سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی عێراق ئەبێت لە هەموو خەڵکی عێراق لە هەموو پێکهاتەکانی عێراق پێک بێ بەبێ جێوازی. طبعا ئەمە دێڕی سەرەوەیە. طبعا ئەگەر ئێستا سەیری
سوپای عێراق و هێزە ئەمنیەکانی عێراق بکەین ئەگەر بێن ڕێژەکانی تیا دیاری بکەین ئەبێ کورد لە 70% زیاتر لە زمانی سوپای عێراق و هێزە ئەمنیەکان دابێ بەڵام ئێستا ئەگەر ئاماری بڵێن بوونی کورد لە ناو هێزە چەکدارەکانی عێراق و هێزە ئەمنیەکان دیاری بکەی ناگاتە 1% نەوەکو 70%. طبعا ئەمەش بە هەمان شێواز ئەوە پێشێل کراوە جگەل لەوەش لە هەمان مادە لە هەمان بڕگە باس لەوە دەکا ئەڵێ ئەبێ سوپا بێلایەن بێ بڵێن لایەنگیری هیچ لایەنێکی سیاسی نەکا و ئەو سوپایە بەکار نەهێنرێ دژ بە خەڵکی عێراق و نابێت دەوری هەبێت لە ئاڵوگۆڕ لە دەسەڵاتدا و ئەبێ لە ژێر سوڵتەی مەدەنیدا بێ لە زێر فەرماندەیی مەدەنیدا بێ بەڵام ئەمانەش هەمویان پێشێل کراون بەچی مەسەڵەن ئەگەر بینە سەر ئەوە بڵێن نابێت سوپا بەکار بهێنرێ بۆ دژایەتی خەڵکی عێراق ئەی خۆبینیمان لە ساڵی بڵێن ساڵی کۆتایی ساڵی 2017 ئەو کاتەی کە بەڕێز حەیدەر عەبادی لەسەر حکم بوو بە کێشە هەبوو لە نێوانی هەرێم و لە نێوانی عێراق لەسەر ناوچەکانی کوردستانی دەرەوەی ئیدارەی هەرێم سوپا بەکار هێنرا بۆ پەلاماردانی هێزەکانی پێشمەرگە و پەلاماردانی ئەو ناوچانە و بە زۆر ئەو ناوچانەیە خراوە زێر شەفی حکوومەتی عێراق دەبان ئەوە ئەسڵەن دژی ئەم بڕگەیە لە مادەی نۆ یعنی ڕوحیم جگەل لەوەش وەکو بەڕێستان باسان کرد زۆر لەو گروپە سیاسیانی هێزی چەکداریشیان هەیە بەڵام بەشدارە بن لە پرۆسەی سیاسی ئەوەش هەر دژی ئەو مادەیە وەکو ئەوەیە بەکار هێنانی هێزی چەکدار بۆ دەسەڵاتی سیاسی لە عێراق من ئەمەیە بەڕاستی مادەی کتر تاریش بەبیر بێنمە بۆی بینەران بەگشتی و گوێگران بەگشتی بزانن کە مادەی کترش هەیە پێشێل کراوە ئێمە مادەی 61مان هەیە لە دەستور لە مادەی 61 دەسەڵاتەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یعنی پەرلەمانی عێراق دیاری بکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مادەی پێنجەم لە مادەی 69 یعنی بڕگەی پێنجەم لە مادەی 69 لەوێ خاڵی جیم هەیە لە خاڵی جیم باس لەوە دەکا ئەڵێ لێپرسراوەکانی سوپای عێراق چۆن داهەنرێن ئەڵێ ئەبێت لە سەرۆکی ئەرکانی سوپای عێراق و هەموو مەعاونەکانی و لە قاید فرقەوە هەتاکو بەرسرین دەسەڵات یعنی هەموو دەسەڵاتەکانی تر ئەبێ لەلایەن ڕئیسی وزەراوە کاندید بکرێن و بدێنێن بۆ پەرلەمان دەنگیان لەسەر بدرێ ئەنجا لەو مەنسبانەدا بدرێن لەوەتی سوپای عێراق دامەزراوە نە سەرۆکی ئەرکان نە مەعاونەکانی نە فەرماندەی فەرقەکان نە فەرماندەی قیادەی ناوچەکان نەنەدراوە بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەوەی دەنگیان لەسەر بدرێ ئەمجا دانرێن لەو پایانەی کەیەکە ئەم مادەی 61ش بە تەواوەتی بێشێل کراوە. زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز جەبار یاوەر پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی لە سلێمانیەوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.